تیپی تۆپپێی یانەی هەولێر ئامادەکاریەکانی بۆ خولی نایابی کوردستان لە وەرزە جیاوازتر بوو لە وەرزەکانی تر چونکە تیپێکی تۆکمەی لە پێکاتەی دوو تیپەکەی ساڵانی ڕابردوو دروست کرد جگە لە هێنانی چەندین یاریزانی بەتوانا و سوودوەرگرتن لە یاریزانە لاوەکانی وای کردووە هەمووان هەست بۆ بکەن هەولێر جارێکی تر هەوڵی بۆ نازناوەکەیە. کۆتایە تەمرینمانە لە شاری هەولێر بەیانی بۆ زاخۆ دەڕۆین و کا ڕۆژی پێنجشەمە یەکەم یاریمان لە خولی نایابی کوردستان بەرامبەریانەی زاخۆ دەبێتن و خۆ ئامادەکاریەکی باشمان کردووە بۆ ئەو یاریەکەوە بتوانین ئاستێکی زۆر باش پێشان بدەین. هیچ شتێکمان نماوە کە بڵین گلەیمان لێ هەبیتن و ئەو مەشقەی تورکیاشکەوە پاڵپشتێکی باش بوو بۆ یاریزانەکانکەوە توانیمان ئەو کەم و کورتەی هەمانە چ لە پێکاتە و چ لە لیاقا هەمووی تەواو بکەین و ئامادە بین بۆ یاری بەرامبەر یانەی زاخۆ. یانەی هەولێر لە دوای تەواوبوونی وەرزی ڕابردووەوە کار لەسەر دروستکردنی ئەم پێکاتێ دەکات و بەردەوام مەشق و ڕاهێنانی هەبووە تاکەیانەشە لە دەرەوەی وڵات کەمپی مەشقی ئەنجام داوە کە بۆ ماوەی 10 ڕۆژ لە وڵاتی تورکیا بوو جگەلەوەی لە هەموو هێڵەکان خاوەنی ئەستێرەیە 2 گۆڵ پارێزی بەتوانا و ناوداری شارەکەش پارێزگاری لە گۆڵی هەولێر دەکەن هەریەکە لەسەر هەنگ موحسین و دیدار حامد. بەڕاستی ئامادەکاریەکی زۆر باشمان کردە لە ڕووی هەموو شتێکی ئینشاڵڵا بە تەمای خوای گەورە ئێمە دەچین بۆ سێ نقطەکەی موفق دەبین لە خوای بەزیادوی ئیسابە و شتواشمان نییە یعنی ئەمە فەریقی مەستا دەتوانین بین فەریقەکی بەکاملین هیچ کێشەشمانە هیچ شتێکی. الحەمدوللا ئامادەکاریەکان زۆر باش بووە ئەو سەربازگە مەشقەی کە ئەنجامیشماندا ئینشاءڵڵا بەرهەمی دەبێ و لە یەکەم یاریشمان لە خولی کوردستان دەیبینین. یاریزانەکان هەر هەموو لە ئاستی پێویستدان هەر هەموو ئیلتیزامەکی زۆر باشیان هەبووە تا ئەو ڕۆکە کە چەند 2 ڕۆژماوە یاریەکە دەست پێ بکە لە ڕووی دەرونیشەوە یاریزانەکان باشن پێکانیان نییە. یانەی هەولێر خاوەنی زۆرترین نازناوی خولی نایابی کوردستانە هاوتا لەگەڵ یانەی زێرەڤانی کە هەریەکە و 3 نازناوی خولەکان هەیە و هەولێر بەردەوام ڕکابەری بەدەستهێنانی نازناوەکە بووە لە یەکەم یاریوەشانی نوێی خولەکەش دەبێتە میوانی زاخۆ لە ڕۆژی پێنجشەممە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.